قائمقامیەتی قەزای چۆمان لەبارەی ڕووداوەکەی گوندەژۆری ناوچەی باڵەکایەتی ڕاگەندراوێکی بڵاو کردەوە دەڵێت هێزەکانی ئۆپزسیۆنی ئێران دەستدرێژیان کردۆتە سەر مڵک و ماڵی هاوڵاتیان. قائمقامیەتی چۆمان لە ڕاگەندراوەکەیدا ئەوەی ڕاگەاندووە لە گوندی گوندەژۆری سەر بەناحیەی حاجی ئۆمەران هێزە ئۆپزسیۆنەکانی ئێران هێرشیان کردە سەر چوار برای و گوندەو دوانیان ژیانیان لەدەستا و دوی تریشیان بریندار کرد. ڕاشی گەیاندووە لە ئەنجامی دەستدرێژی کردنە سەر باخچەیە و هاوڵاتیانە و بریندار لەلایەن هێزی ئۆپزسیۆنی ڕۆژهەڵاتی کوردستان بەهۆی ناڕازیبوونی ئەو چوار برایەوە دروستبوونی ناکۆکی ڕوبەڕووی پەلامەردانی و چەکدارانە دەبنەوە. بەداخەوە هەریەک لە فەرمان ئەسکەندەر و لوقمان ئەسکەندەر گیانیان لەدەستا و هەریەکە لە بەختیار ئەسکەندەر و مستەفا ئەسکەندەریش بریندار بوون. قائمقامیەتی قەزای چۆمان ئەوەشی ڕاگەیاندووە لیژنەی ئەمنی قەزای چۆمان بڕیاریدا تۆمەتباران دوای خۆڕادەستکردنیان بە هێز ئەمنیەکان لەژێر چاودێری دادگاکانی حکوومەتی هەرێم ڕوبەڕووی یاسا بکرێنەوە و دەشڵێ هاوڵاتیانی سنووری قەزاکەمان ئاگادار دەکەینەوە کە لە چوارچەوەی یاساکانی هەرێم هەوڵەکانمان بەردەوام دەبن تا مافەکانیان پارێزراو بێت.